بە ئامادەبوونی ژمارەیەک لە بەرپرسانی حکومی و ئیداری ناوچەکە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکاران لە سۆران کرایەوە. یعنی ئەوەی لای ئێمەیە کرێکارە دەستەبەر کراوەکان. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتیەکە لە سۆران 1400 پرۆژە دەستەبەر کراوە کە ژمارەی کرێکارانیان دەگاتە 1800 کرێکار. دیارە ئەمڕۆکەش یەکێک لەو بەڕێوەبەراتە گرنگانەی کە لە ئیدارە سەربەخۆی سۆران دەکرێتەوە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی دەستەبەری کۆمەڵاتی کرێکارانە کە ئەوەش کار ئاسانیەکی زۆر بۆ هەموو فەرمانبەرانی ئەم سنوورە دروست دەکات و لە بەتایبەتی فەرمانبەرانی خانەنشین و هەموو ئەوانی دیکەش دەتوانن کارەکانیان ئەمجارە لەم بەڕێوەبەرایەتیە ڕایی بکەن. ئەو ڕۆژانەی کە لە لای ئێمە شمولی دەستەبەری کرایە نزیکەی 1400 ڕۆژە دەبێت. ژمارەی کرێکارەکان ئەوەی لە لای ئێمە تۆمارکرایە لە سەروی 1700 کرێکار دەبێت. لە بەرامبەردا کرێکاران و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە ناوچەکە گلەیان هەیە و دەڵێن ڕێژەی بێکاری لە ئیدارەکە زۆرە و پێویستە هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بڕەخسێنرێت. بڕواشیان وایە کە زیادکردنی بەڕێوەبەرایەتی هیچ لە دۆخی ئەوان ناگۆڕێت. ڕەوشی کار لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە شێوەیەکی گشتی زعیفە یعنی نییە. سەرەڕای زۆری ڕێژەی دانیشتوانیش و گەورەبوونی بوونی بە ئیدارە بەڵام بە شێوەیەکی بەرچاو بەرەو پێش نەچوە لە ڕووی دامەزراندنیان لە ڕووی هەلیکارەوە و ئەوانەی کاریشان هەیە ناکرێت و بژێوی ژیانیان پێداوی ناکرێت بەو موچەکەمە و بەو بەم کارانەی کە کار هەیە 8 ساعت 9 ساعت 10 ساعت کارمەندکارەکات بە موچەیەکی کەم کە 300,000 250,000 400,000 کەمە ناکاتە ئەوەی کە یەک تا کەسیش بژێوی ژیانی خۆی پێدابین بکات. کرێکارانی سۆران دەڵێن حەق و مافیان پێ نادرێ و داهاتێکی ئەوتۆیان نییە کە بتوانن بژێوی ڕۆژانەی خۆیان و خێزانەکانیان دابین بکەن. بوونی کرێکاری بیانیش کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەرکاری ئەوان. لەگەڵ نەبوونی دامەزراندنیش حکوومەت نەیتوانی وە دەرفەتی کار بڕەخسێنێت لە ڕێگای کردی تایبەتەوە. سەبارەت بە کەمی کار و ڕێژەی کارکردن لە ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو پێویست نییە. خۆم وەکو وەستایەک بەڕاستی چەند جار هەوڵم داوە بچمەوە هەولێر لە هەولێر ئەو کارانەی خۆم ئەنجام بدەم. چکە خۆم ئێستا وەستایەکی با بڵێن وەستای کارەبام وەستای ئاوەڕۆم لە هەولێرەوە پەیوەندی پێوە کراوە. چکە جاری وهەیە ئێمە بێکارە بین تقریبا 2-3 مانگ بە تایبەتی لەمە دووە هەتا مانگی 3 و 4 بەهۆی سەرمان سۆڵەوە کارمان بەدەست ناکەوی بە ناچاری بڕوو لە هەولێر بکەین. ئیداری سۆران ناوچەیەکی فراوانە و 5 قەزا لە خۆ دەگرێ بەڵام کەمترین پرۆژە و کۆمپانیای لەیە بۆ ئەوەی دەرفەتی کار بۆ هاوڵاتیان بڕەخسێت. بەپێی ئامارێک کە دەست پێیان کەوتووە ڕێژەی بێکاری لە سۆران نزیکەی 115 و ژمارەیەکی زۆر لە گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بێکارن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.